لە ڕۆژی سواشەمە ڕابردووە کوتینی کورسا دیوزە کەرکوک راپۆرتێکمان لەسەرەوە ئامادە کرد کە گامێش لە شقامەکانی کەرکوک هەیەەوە دێتە نێو باخچەکان وە زیان بە سەوزایی و ئەو نەمامانە ئەدات کە لە کەرکووکان نێژراون بەڵام بەسی سەوزخۆشکردنی کەرکوک ئەمە دیارە لە هەم نیگەرانی خەڵک بۆ هەم ڕۆشنبیر ڕۆژنامەنووسانی کەرکوش بە هەمان شێوە لەسەرمە نیگەرانیان هەبوو بۆیە ئەوە جێی خۆشحاڵیە قایم قامەتی کەرکوک دوای راپۆرتەکەی ئێمە هەستاون بە هەڵمەتێکی فراوان بۆ لابردن و دوخستنەوەی ئەو گامێشانە لە کەرکوک تا ئێستا لە دوێنێ هەڵمەتەکە دەستپێ کردو چەند شوێنێکی ئەمانەوە ئەو گامێشانە لە نێو خاسی کەرکوک تێکشکێنراون یا خۆ لابراون ڕوخێنراون من بەڕێز کاکاوڕێ وەرەگرم بە پرسی ئیداری قایم قامەتی کەرکوک بابزانین هەڵمەتەکە چۆن دەستپێ کردووە تاکەی بەردەوام بێت کاکاوڕێ سڵاو لێبێت. سڵاو لە ئێوەش سڵاو لە بینێرانتان. ئەو هەڵمەتە چۆن دەستپێ کردو تاکەی درێژاکە؟ بەڵێ هەڵمەتە ئێمە پاشەوەی کە ڕابۆرتێکمان بینی لە کەناڵە جوانەکەتانەوە قایم قامەتی کەرکوک بە گرنگی زانی کە ئەو شوێنانێکەوە شوێنی مانەوەی ئەو ئاژەڵانەکەوە ناو شار بەخێو دەکرێ هەڵسێ بەلابردنی ئەوانێکەوە بە شێوازێکی نایاسایی دانراون هەڵبەتە ئەو شوێنێکەوە بۆ ئاژەڵی باڵێن گامێش دانرابوو لە ناو خاسە و بەشی دووەمیشمان ماوە لە ناو سەیادەیە وەکو مەرحەلەی یەکەم ئێمە دوێ ناوستان لەژنەکانی قایم قامێت کە بەلابردنی ئەو شوێنی ئەو گامێشانێکەوە ناو خاسە هەیە هەڵبەتە ئەم لژنەی زیادڕەوی لابردنی زیاترەوی سەر شۆستەکان و خانوبەرە هەڵسا بەلابردنی بە سەرپەرشتی قایم قامی کەرکوک لە ڕۆژی جومعەیە دەستکراوە لە ڕۆژی هەینیەوە تاکو ئەمڕۆ بەردەوامیمان هەیە و ئەو شوێنانێکەوە بزانین زیانی هەیە بۆ هاوڵاتی بۆ تەندروستی هاوڵاتی بێگومان لا دەدەبرێ. شوێنی سەرەکییان کە ناوچە سەیادەیە ئەوش لابرێت بێگومان ئەمە وەکو مەرحەلەی یەکەم ئێمە ناو سنتەری شارمان پاکەو کرد لە داهاتووە دەستەکەین بە پاکردنەوەی سەرجەم و شوێنانێکەوە دانراوە. لەسەر بەدەوا قەدەغەیە گامێشەکان بێنە نێو کەرکووکەوە بە هەموو شێوەیە قەدەغەیە نەک گامێش هەموو ئاژەڵێکەوە زیانی بۆ هاوڵاتی هەبێ حتاکو با بڵێن ئەگەر بەرخ و پەرژی مێرورتان مانگا و تەنانەت مریشکیش ئەگەر هەرچ هاوڵاتیەک زیانی بۆ هەبێ و هەچ هاوڵاتیەک شکاتی لێ بکە و سکاڵای لەسەر تۆمار بکە تەنانەت ناوگەڕەکانی ژوێ لا دەدەبرێ. باشە کاکاوڕێمە پرسیاری کەمکردنەوەی نرخی گۆشتش لەگەڵ ئەم بابەتەیە بکەم دوو ڕۆژی ڕابردوو بڕێرەی لەو شێوێتان هەبوو هەندێک هەڵمەتیشتان هەبوو گەر باسێکەوە بکەی کەس پابەند بۆ پێ و یاخود قەسابەکانی کەرکووک پابەند نابێت. بە خۆشحاڵیەوە دواییکەوە قایم قامەتی کەرکووک لە ڕۆژی پێنجشەممە بڕیارەی دەرکرد کە بەکەمکردنەوەی نرخی گۆشت لە ناو شاری کەرکووک هەڵبەتە لە ڕۆژی هەینی و ڕۆژی شەمەیە کە دوێنە بوو لژنەکانمان بەردەوام بوون لە سعات 9 بەیانیەوە تاکو 7 ئێوارە هەموو ئەو گەڕەکانە زۆربەی بە ئەتوانم بڵام لە 90 گەڕەکانی ناو شاری کەرکووکیان بەسەر کردوێتەوە و بڕێکی زۆر گۆشت دەست بەسەر با بڵێن مسادرە کراوە دیزگەی 173 کیلۆ گۆشت لە ناو شاری کەرکووک زائیدەن 73 سەر مەڕ و ئاژەڵ ئەوش بە هەمان شێوە گرتراوە هەڵبەتە ئەمە پاشەوە بووکەوە ئەو قەسابانێکەوە پابەندە بوون بۆ نرخێکەوە قایم قامێت دایناوە دەدرێن بە بەشی یاسایی بۆ ئەوەی بتوانین ئەو کەسانی کەوا سەرپێچی ئەم ڕیارەکەن بەرسزای خۆیان بکەون. کاکاوڕێ زەنگەنە زۆر سپاس دەکەم کە شوێنی ڕاستە خۆلەگەڵمان مهرەبان بەڕاستی ئەمە هەم بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیەوە بۆ خەڵکی کەرکووکیشکە لە ئێستادا با بڵێن هاتنناوی ئەو گامێشانە بۆ کەرکووک و زانگەیاندن بە شۆستە و شەقامەکانی کەرکووک بە سەوزایی کەرکووک قەدەغە کراوە لە ئێستا بەدەوا ئەو دیمەنە بەرساوی هاوڵاتیانی کەرکووک ناکرێت.